لەسەر ڕاستپاردەی خات و شانازی برایم ئەحمەد کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی ئیدارە و دارایی گشتی یەکێتی کەلوپەل و پێداویستی بۆ خوێندنگەکانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی دابین دەکات. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت لەگەڵ ئەوەی ئەو پێداویستیانە زەروریەتێکی گرنگە بۆ خوێندنگەکان لەگەڵ ئەوەشدا کەرتی پەروەردە پێویستی بە هاوکاری زیاتر هەیە. بە سوپاسەوە خات و شانازی برایم ئەحمەد کارگەری مەکتەبی سیاسی و سەرپرشتیاری مەڵبەندی ڕێخستنی سلێمانی دوای ئاگداری هەندێکم کورتی بوو ئەتوانم بڵێم وەکو وەجبە یەکەم بە حاڵەتی خێرا 750 ڕەحلە و 750 وایت بۆرد و 67 سۆپای تۆربەی ئەسلی بۆ دابین کردوین تەمەناکەی من دەستگیرەوەی بەردەوام بێت چونکە پەروەردە پێویستی پێێتی کە داوای 1000 ڕحلەمان کردبوو لەگەڵ 1000 وایت بۆرد کە بڕەکەی کردی 77 ملیۆن دینار یاداشتەکەی لێ وەرگرتم بە کتابێکی ڕسمی پەروەردە بوو لێ وەرگرتم هەر لە مودەی نەگەیشتە تقریبان دە ڕۆژێکی نەبرد وەڵامیان داینەوە تەلەفۆنیان بۆ کردی وتیان وەرن ئەو موادانەی ئەو ڕەزامەندی کە داوەتان کردو 77 ملیۆنە 77 ملیۆنەکە موافقەتی هاتووە وەرن چیتان بۆ بکڕین بۆی بە پێداویستی ئێمە بیرمان لێ کردەوە کە بەڕاستی وەختی زستان زۆر سارد بوو پێویستیمان بە زۆپایشە بوو بە حەقیقەت ڕحلەکانمان کرد بە 750 و وایت بۆردەکانشمان کرد بە 750 لەو پارەی 250 وایت بۆرد و ڕحلەکان 67 زۆپایشمان لێ کڕی کە ئەوەش بەڕاستی زەڕوریەکی ئێستا بوو بە هیمەتی خات و شانازخان لێپرساوی سەرپرشتیاری مەڵبەندی ڕێخستنی سلێمانی و دەستەی کە ئەندامی دەستەی کارگەر و بە هاوکاری ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پارەمان بۆ دابین کرا ئەو پێداویستیانە کە ئەمە یەکێکە لە هەرە ئەساسی ترین پێداویستەکانی پەروەردە. بەڕێوەبەری گەنجینەی پەروەردەی سلەیمانی دەڵێت ئەو پێداویستیانەی کە بۆیان دابین کراوە بەسەر ئەو خوێندنگەیانە دابەشی دەکەن کە تازە دروست کراون. ئێمە لە ڕێی پەروەردەکانەوە ئێمە 12 پەروەردەمان هەیە ئەیدین بە پەروەردەکان هەر قوتابخانە و خوێندنگایەک کە پێویستی بێت و بەو شێوەی کەوتم کە تازە بێت ئەین بەوانە. دوای ئەوەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بووەوە بەو هۆیەوە نەتواندراوە وەک پێویست تا ئێستا هاوکاری و پێداویستی بۆ قوتابخانە و خوێندنگەکان دابین بکرێت وەک مامۆستایانی پەروەردە دەڵێن ئەگەر کەسایەتیە حیزبیەکان و خێرخوازان و ڕێکخراوەکان نەبوونایە و پێداویستیان بۆ دابین نەکردایە ئەوە کەرتی پەروەردە ڕوبەڕووی مەترسی دەبووەوە. هێمن کەمال، کورتساد نیوز، سلەیمانی.